پەیوەندێکمان لەگەڵایە بەڵێ کاک سعید فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك سعيد. زۆر دەست خۆشی دەکەم مامۆستا بۆ بەرنامە جوانە هیوادارم هەر بەردەوام بن. خۆی گەورە سەلامەتان کە زۆر سپاسی دوعای خێرت دەکەم کاک سعید گیان ئینشاءالله خۆی یارمەتی هەموو لایەک بدا. تاوەکەمی سپاس دەکەم. وەڵام من دەمەوێت بپرسم مامۆستا نێژی قەسر و جەمع لە چی کاتێکا دەکرێت ئەگەر سەردانی شارێکت کرد 4-5 ڕۆژ مایتەوە دەتوانی ئەو 4-5 ڕۆژە عەیەن هەموو نێژەکان بە قەسر و جەمع بکە یان نا؟ بەسەر شارەکە چەند دوور دەبێت مەسافەکەی چەند کیلۆمەتر؟ شارەکان با بڵێن کەرکووک با بڵێن سلێمانی لە 80 کیلۆمەتر زیاترە چکە مامۆستایەکی بەڕێز کە لایف ئەکاتەوە ئەو ڕۆژە ئەیود لە 20 کیلۆمەتر ئەتوانی نێژەکانت بە قەسر و جەمع بکەیت. قسەی لەسەر دەکەم ڕێزمەوە بۆ جەنابی مامۆستاش بەسەر چاو ئینشاءالله. بەس من دەمەوێت بزانم ئەگەر 4-5 ڕۆژ من ماڵی خەزوورم مەسەلەن 4-5 ڕۆژ دەمێنمەوە دەتوانم هەموو هەر ئەو 4-5 ڕۆژە نێژەکان بە قەسر و جەمع بکەم یان نا؟ کاک سعید کە تۆ دەچی یەکەم ڕۆژ دڵنیای کە لەوێ 4-5 ڕۆژ دەمێنیەوە یان بە تەمای 2 ڕۆژ 3 ڕۆژ بمێنیەوە ئیزن نادەن میوانێک دێتە پێشەوە کارەکەت تەواو نابێ سەردانەکە درێژای کێشێ ئەمە بەستم نێتی دڵی خۆت کە لە ماڵەوە دەڕۆی کە لە ماڵەوە دەڕۆی بە تەمای چەند ڕۆژی بمێنیتەوە بەرنامەت چەند ڕۆژە؟ وەڵڵاهی بەرنامەی ئێمە دیار نییە کە مەسەلەن زروفێک دێتە پێشەوە ئەمێنینەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئاها دەمێنینەوە دێتەوە هەولێر. تەواو قوربان دەست خۆش بێت تەواو. زۆر سپاس بۆ تۆش کاک سعید گیان. بەڕێزان لە مەسەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوای لێبێ کەسێک کە چوو بۆ شوێنێک جەنابەت لە هەولێردی بۆ سلێمانی بۆ لای ئێمە ئەڵی لە ماڵی خەزوورم دەمێنمەوە لە ماڵی براکەم فڵان کەس دەمێنمەوە لە ماڵەوە لە هەولێر نێتت هەبوو 4 ڕۆژی ڕێک لە سلێمانی دەمێنیەوە تەنها ئەو ڕۆژێک کە دەگەیتە سلێمانی و ئەو ڕۆژش کە لە ڕێگا دەگەڕێیتەوە ئەو 2 ڕۆژە بۆ تەیە قەسر و جەمع بکەیت. بەڵام ئەگەر وەکو جەنابەت دەڵێ دێی بۆ ماڵی خەزوورت بۆ ماڵی برایەکت هاوڕێیەک دەڵێ وەڵا 2 شەو لایەن دەمێنمەوە کەچی دوایی برادرێش کە تەکلیفی لێ دەکەڵ ئەم شەویش لای ئێمە بە وڵات دواتر ماڵی خەزوور تەکلیف دەکەنەوە ئەم شەویش مەڕۆنەوە سەیری کە هەست تۆنێتی 2 ڕۆژت هەبوو کەچی 6-7 ڕۆژ مایتەوە هەموو ئەو ڕۆژانە کاکە سعید بۆت هەیە قەسر و جەمع بکەیت. بەنسبەت ڕێگاکەوە ئەو مامۆستا بەڕێزە ڕاستی فەرمووە بەنسبەت مەسەبی شافعیەوە دەبێت لە دەوری 70 کیلۆمەتر بۆ 80 کیلۆمەتر ڕێگاکە ببێ. بەڵام زانایانی تری شەن وەکو ئیبن حەزم و زانایانی ظاهری ڕەحمەتی خوان لێ بە قسەکەشیان زۆر جوانە ئەڵێ لە هەر شوێنێک خۆت بە سەفەری زانی. سەفەری چۆنە؟ ئێستا جەنابەت دەگەل لە ناو هەولێر بچی بۆ لای قەڵاو ئەوانە لەوە چێت 10,000-15,000 پێ بێ بەستە لەوە چێت تەسکەرە و هەویە و هیچ پشتێک لەگەڵ خۆتە هەڵ نەگرت بێ پشتێنن نەبەست بێ قۆندەرێکی تازە لەگەڵ ڕێزمدا لە پێ نەکرد بێ گۆرەوی لە پێ نەکرد بێ. بەڵام ئەگە چووی بۆ سەفەر کە چووی بۆ سەفەر نیشانی سەفەری چییە؟ خۆدە پشکنی پارەی تەواوت پێیە هەوێت بۆ سەیتەرە و بازگەکان پێیە گۆرەوی لە پێ دەکەی قۆندەری باش دە پێ دەکەی بە ماڵەوە دڵی وا بۆ فڵان شوێن دەچم یعنی لەو ڕێگایە خۆت بە سەفەری دەزانی لە سنووری شارەوانی خۆت دەرچووی قەسر و جەمعی تۆ دەست پێ دەکە ئەگە 20 کیلۆمەتریش بێ ئەو مامۆستا بەڕێزەش ڕاستی فەرمووە. بەڵام لە مەسەبی شافعیدا بۆ قەسر واتەگەر نوێژی نێڕۆ بە دوور کات و عەسریش بە دوور کات بکەی وا چاکە لە 70 کیلۆمەتر تێپەڕت کرد بێ ئەمجا قەسر و جەمع بکەی. و لەسەر ڕێی زانایانی شەل لە سنووری شارەوانی خۆت چوویتە دەرەوە کە خۆت بە سەفەری زانی تۆ لێرەوە دەچی بۆ کۆیە یان بۆ شوێنشکەی نزیکتریش لەوێش هەر بە دڵنیاییەوە بۆ هەیە قەسر و جەمع بکەی. ڕێی زانایانیش هەمویان جگەی ئەتیبارە و هەمویان لەسەر سەرەوە هەمویان کار ئاسانیە بۆ ئێمە.